ئەگەر ئاو کەم بخۆیتەوە تووشی بەردی گورچی لێ دەبیت. بەڵێ کەم ئاو خواردنەوە هۆکارێکە بۆ دروستبوونی بەرد، بۆیە ئەبێ ڕۆژانە 2 بۆ 3 لتر ئاو بخۆینەوە بۆ ئەوەی دوور بین لە دروستبوونی بەردی گورچی لە کارمان. هەوکردنی ڕێڕەوی میز تەنها لە ژناندا ڕوودەدات و پیاوان تووشی نابن. نەخێر، هەردوو ڕێگەز ئەگەری هەیە تووشی هەوکردنی کۆئەندامی میز و میزەڕۆ بن، بەڵام بە ڕێژەیە. پشکنینی پرۆستات تەنها بۆ پیاوە بە تەمەنەکان نییە و پێویست دەکات پیاوانی گەنجیش ئەنجامی بدەن. ڕاستە، پێویستە پشکنینی پێشوەختەی پرۆستات لە ئەوانەی تەمەنیان سەروی 40 ساڵە ساڵانە یەکجار ئەو پشکنینە بکەن بۆ ئەوەی پێشوەخت دەستنیشانی نەخۆشی شێرپەنجەی پرۆستات بکەین. بەردی گورچیلە کە بە نەشتەرگەری چارەسەر کرا ئەگەری دروستبوونەوەی نییە. هەڵەیە ئەوانەی نەشتەرگەری دەرهێنانی بەردی گورچیلیان بۆ دەکەن 150یان ئەگەری هەیە لە 10 ساڵی داهاتووی تەمەنیاندا دووبارە تووشی بەردی گورچیلە ببنەوە. خواردنی خۆ پرۆتین بەوڕێکی زۆر زیان بە گورچیلەکان دەگەێنێت و دەبێتە هۆی تێکچوونیان. ڕاستە، پێویستە دوورکەوینەوە لەو خواردنانەی کە خوێن زۆر پێوەیە یاخود ڕێژەیەکی زۆر پرۆتینیان تێدایە. لە ئێستادا نەشتەرگەری چاندنەوەی هێلکەگوونەکان ئەنجام دەدرێت. هەڵەیە بە هیچ شێوەیەک نەشتەرگەری چاندنی هێلکەگوونەکان ئەنجام نادرێت. ساڵانە و چەند ساڵێکیش پێش ئێستا هەوڵێک دراوە توێژینەوەی کراوە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری چاندنی هێلکەگوونەکان، بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە و ڕۆژانیش ئەو پرسیارەمان لێ دەکرێت. بۆیە تکایە بە هیچ شێوەیە نەشتەرگەری چاندنی هێلکەگوونەکان لە ڕووی زانستی و لە ڕووی شەرعیەوە ئەسڵی نییە.